بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست پرۆژە یاسای بودجەی 2021 گەیشتۆتە پەرلەمانی عێراق و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیشدا خوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت لە بەغداد ڕایگەیاند لەبارەی پرۆژە یاسای 2021 لەگەڵ حکوومەتی عێراق گەیشتونەتە ڕێکەوتن، بەڵام سەبارەت بە یاسای قەرز تاکو ئێستا دیارنی هیچ بڕێک بۆ هەرێمی کوردستان دیاری کرابێ. لەگەڵ بەڕێز سەرکەوت شەمسەدین ئەندامی ئەنجومەنی وێرانی عێراق تاوتوی ئەوە دەکەین ئایا لەبارەی پرۆژە یاسای 2021 عێراق و هەرێم ڕاستە گەیشتونەتە ڕێکەوتن و ئایا لە ناو پەرلەمان ئەوەی کە حکوومەت نردوێتی بۆ پەرلەمان بە هەمان شێوە لە ناو پەرلەمان پەسەند دەکرێت. سەرەتا راپۆرتێک دەبین. پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2021 گەیشتە پەرلەمان و پشکی هەرێمیش لە پرۆژەکەدا بە 13 تریلیۆن دینار خەمڵێنراوە. 8% لمجمل رواتب الموظفين الاعتياديين. حەسەن نازم وتەبێژی حکوومەتی عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021یان ڕەوانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کردووە بۆ ئەوەی لە زووترین کاتدا پەسەند بکرێت. لە پرۆژەکەشدا کەمترین دەستکاری موچەی ئەو فەرمانبەرانە کراوە کە داهاتیان دیاری کراوە. بەپێی یەکێک لە بورگەکانی پرۆژە یاساکە باج خراوەتە سەر موچەی فەرمانبەرانی عێراق. لە پرۆژە یاساکەدا هاتووە ئەوانەی موچەکانیان لە خوار 750,000 دینارەوەیە هیچ بڕێک لە موچەکەیان نابڕدرێت، بەڵام ئەوانەی 750,000 دینار وەردەگرن ڕێژەی لە سەدا 3 موچەکەیان دەبڕدرێت کە دەکاتە 25,000 دینار و ئەوانەشی 1 ملیۆن دینار وەردەگرن بە ڕێژەی لە سەدا 5 لە موچەکەیان دەبڕدرێت کە دەکاتە 50,000 دینار. ئەوانەشی لەو بڕە زیاتر وەردەگرن لێبڕینەکەیان زیاتر دەبێت. هەر بە گوێرەی پرۆژە یاساکە موچەی سێ سەرۆکایەتیەکە لە سەدا 40 و موچەی وەزیر و پەرلەمانتارانیش لە سەدا 30 دەبڕدرێت. لە ئێستادا لە ناو پەرلەمانتارانی عێراق دژایەتی بۆ لێبڕینی موچەی فەرمانبەران دروست بووە و پێناچێت بڕگەکە وەک ئەوەی حکوومەت نردوێتی دەنگی لەسەر بدرێت. هاوکات لە پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق پشکی هەرێم بە لە سەدا 12.67 دیاری کراوە. لە بەرامبەردا دەبێت حکوومەتی هەرێم 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و لە سەدا 50 داهاتی گومرگ و باج ڕادەستی عێراق بکات. بە پێی پرۆژەکە پشکی هەرێم 13 تریلیۆن دینارە، 10 تریلیۆنی بۆ موچەی موچەخۆران و 2 تریلیۆن بۆ پرۆژەی خزمەتگوزاری و وەبەرهێنان و 1 تریلیۆن دیناریشی بۆ بواری تەندروستیە. سەبارەت بە بودجەی گشتی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەاند بودجەی گشتی 2021 کە بە شەو و ڕۆژکاریان لەسەر ئامادەکردنی کردووە بودجەیەکی چاکسازیە. تێیدا دەستکاری موچەی ئەو فەرمانبەران و موچەخۆرانە ناکرێت کە زۆرینەی گەلی عێراق پێک دەهێنن، بەڵکو تەنها دەستکاری موچەی پلە باڵاکان و پلە تایبەتەکان کراوە. سەرۆکوەزیرانی عێراق وتیشی بودجەی 2021 چاکسازی لە سەرجەم بوارەکاندا لەخۆ دەگرێت. هەروەها جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک سەرکەوت بەخێربێن. سوپاس زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین کەمێک لەمەوە پێش ئێستا شەر کۆنگرێ هەیە قوبات تاڵبانی وتی لەبارەی پرۆژە یاسای 2021 گەیشتونەتە ڕێکەوتن، بەڵام لەبارەی یاسای قەرزەوە تاکو ئێستا نەگەیشتونەتە ڕێکەوتن دیارنێک ئایا بڕی هەرێم کەی دیاردێکی کەی دەنێردرێت. ئەمانە ڕاستن گەیشتونەتە ڕێکەوتن؟ سپاس بۆ ئێوە کاکیم بۆ پەیام و پیرۆزبایەکی تاخیریش کە لە کاتی خۆیان ڕەنگان نەگەشت بین ساڵیادی دامەزرانی پەیام هیوادارین پەیام هەر بۆ پەیامە ئازایانەی و جورئاتانەی خۆی بنێتەوە سەر ڕای فشارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بێدەنگکردنی لە سەنگەری بەرگریکردن لە مافی خەڵکا بمێنێتەوە. سپاسان دەکەم. تەمان ئەوەی کە ماوەیەکی نزیکەی مانگێک ئەبێت زیاتر کەمتر لە شاندی هەرێم بە بەردەوامی ئەچێتە بەغدا، بەڵام فێری تاکتیکێکی تازە بوون بەڕاستیەکەی یعنی کە پارەتان پێ نادری خۆتوان درۆ نەکەن ئەتوان ڕازگۆمە لەگەڵ خەڵکە ئەمەی قوباد ئەیکا و ئەمەی تیمەکەی ئەیکات بەڕاستیەکەی ئەو پڕیاریکردنە بە شعوری خەڵکی پارەکە هات ڕێکەوتین ڕێک نەکەوتین ماوەیەک فراکسیۆنی پارتی بڕکی گرتی بوو لە پەرلەمانی عێراق نەهاتەوە بایکۆتیان کردبوو، بەڵام بۆ ئەوەی بایکۆتەکە بشکێنن ینی درۆیەکیان بڵاو کردەوە کە گوایە ڕێکەوتن کراوە. ئێوە گوێبیستی بوون بەدی 2 هەفتە 3 هەفتە لەمەوە پێش وتیان ڕێکەوتن کراوە پارەی 320ەکەیەت ئێشتا 320ەکە نهات. قوبات چەندێکە لەوێ خۆی بە قسەی خۆی لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی ئێستا وتی و پێشتیش دوێتی لەگەڵ لەسەر پرۆژە یاسای 2021 گەیشتونەتە ڕێکەوتن کەزوتی لەبارەی یاسای قەرزەکە بڕەکە هەرێم دیار نییە. کاک حاکیم خۆ ینی ناخەڵەتێنی خەڵک عالەم ناخەڵەتێنی
ئەو خۆی هاتووە لە کۆبوونەوەی لە بەردەم میدیاکانە لە کۆنگرە ڕۆژنامەوانیە لە کۆبوونەوەی تایبەت لەگە فراکسیۆنە کوردیەکانە باسی کردو کە ئەو بۆ یەک شتی زەڕور هاتووە تەنها بۆ 320 ملیارەکە هاتووە قەرزەکە بەڵێ بەس بۆ یاسای قەرزەکە هاتووە بە ڕوونی بە وازحی شکستی هێنا قوبات و تیمەکەی لە یاسای قەرزا شکستی هێنا و کاتەکەی بەسەر چوو تاو کۆتایی پیا شکستی هێنا یاسای قەرز بۆ ئەوە هاتبوو شکستی هێنا ئەنجە بەڕاستیەکەیشی بۆ ئەم بەندانی کە پەیوەندە بە هەرێمی کوردستانە ناو یاسای بوجە دوێنێ بوجە نێردراوە قوبات هەر ئاگای لە دنیا نەبوو کە بوجەکە هاتووە بەکوێ ڕێکەوت ئەم ڕێکەوتنەی کەی کرد کو بەڕگەکانی بەرهەمی شاندی هەرێم نییە پرۆژە یاسای بودجەی 2021 هەیە ئەی بەرهەمی کێیە مادەم بەرهەمی شاندی هەرێم نەبێ کاک حەکیم ئەمە دقێکە وەکو دقێکی سابت بووە و وەکو دقیکی مجرڕەدی لێ هاتووە لە 2015 نێرنە ناو بوجەوە ئەمان دقە هیچ نەگۆڕاوە بەس بەڕێز لە چی وەرتۆکاوان ڕێک نەکەوتون کاک حەکیم چیە بۆ نمونە کە دەڵێ ڕێک نەکەوتون ڕێکەوتن لەسەر چی کرا ئەمە دقێکە حکومەتی عراق لە خۆڵ خۆی کردێتەوە ئەمە دقی ئەمە بەڵگەی ئەوەیە کە ڕێک نەکەوتون یا کشتیتیانەوەی کە قوباتوتی یەک دانەی وەفدەکەی هەرێمی کوردستان و حکومەتەکەی مەسرود لەمانتیانە هەر خاڵێکی شەیتیانی باش خاڵێک لەو قسانەی ئەوان و لەو بەڵێنانەی ئەوان و لەو گفتوگوانەی کە کردویان داهاتی نەوت ئەین و نەودناین تیانە هیچی تیانە نیوەی داهاتی خاڵە سنوورەکان تیانە هیچ ئەو شتانی تیانە کۆمۆن سۆمۆنە بێ کۆمۆ بێت تیانە ئیتر خۆمە بە زۆر نییە تیانی ئەنی ئەمەی قوبات نییە هیچ پەیوەندی بە قوبات و بە حکومەتەکەی مەسرور بەرزانیەوە نییە ئەمە دقێکی مجرڕەد لە 2015 بە هەمان شێوەی خۆیەتە ناو پەرلەمانەوە ئاوە دواتر لە پەرلەمان دەستکاریەکرێ گۆڕانکاری تیاکرێ قوبات و شاندەکەی حکومەتی هەرێم شکستیان هێنا لە بەغدا نقطە شکستیان هێنا نە لەما ڕۆلیان هەبووە نە لەوەی قەرزەکەشان پێکرا تەنها شکستیانە لە کاتێکەوە پێشتر وەکو پەرلەمان تەرەنداوە هەندێک وەرنە بەغدا ئەوێ باشە ناشکست ئەخۆدا قوڵایی استراتیجیە بۆ ئەگەر لێوێ بمێنەوە بۆ ئێستا دەڵێن شکستیانی ناوە کاک حەکیم هاتووە لێ لە ئوتێل بابیلۆن دانیشتۆ ڕۆتانە جەوی خۆش بێ لەوانەیە بۆ ئەو شتێکی ترە بەس من هاتووە ئەمێ ڕێکەوتن کە هاتوون پێماوە تۆ بێت پارە باتەوە بۆ هەرێمی کوردستان ئەو نەوتە کێشی نەوتەکە حەلکە ئەو قاچاقچێتی چیە ئیکا لە کۆبوونەوەکانە یعنی هەر شەرمەکە لەو کۆبوونەوەیان لەگەڵ قوبات و لەگەڵ ئەو شاندە بەشدارەبی بەیاناتیان پێ نییە داتیان پێ نییە جارە لە ڕووی زمان و وێرانە لە ڕووی ئەتەکیەتی و بەشداریک مفاوەزات و کاکە هاتووە مفاوەزاتی هەرێمی کوردستان وای لێ هاو بێتە سەر ئەو بڵێ بەرمیلێک تێمێ و 6 دلار لێرا بۆ حسێب کەوت 4 دلارم بەرێ کاکەوە خۆ بەزگاری مادەمەژبەرەکانی خەریکی سەفەقات بی ئەمە و دەوڵەتە پەرلەمانی عێراق بەڵێ وەڵامی پەرلەمانتەرانیان بەڕاشکاوی نەداوەی داهاتینەوە داهاتەکەی لەکوێ دەچێتە کوێ چەندە فرۆشتێ کە وەفدی هەرێم کاتن ناو پەرلەمان بەرەزش لێ نەبووی برادران ئێمە لە گروپەکە ئێمە لێ بوون لە فراکسیۆنی ئێمە لێ بوون لە گروپی 15 چەند برادرێکمان لێ بوون لە ڕاستی ئەو هاتنە بۆ ناو پەرلەمانی عێراق یعنی بەس تەنها بۆ ئەوە باشە کە فێری ئەتەکیەتی و من ڕێزگرن لە مؤسسات بدەمە شتێکی خراپ نیە یعنی ڕێز لە پەرلەمانی خۆمان عێراق دەگرن بەڵێ ڕێزەوەی خۆیان ناگرن بێت لەوەی عێراق ڕێز لێگرن خراپ نییە وەکو ئوسوڵیەن و ئێمە ماوەتون وەرن بۆ بەخە خۆ نەماوەتەوە بێ بۆ خەریکی چاخواردنەوە بێ ماوەتەوە وەرە ڕێکەوتن کە ڕێکەوتن بۆچی خەریکی چاخواردنەوە خەریکی قاوە خواردن کۆمەڵە کۆبنەوەشیان کردووە بەڵام لەگەڵەوە لەگەڵ حیزب سیاسیەکانە کۆبوونەوە لەگەڵ حکومەتە کۆبوونەوە لەگەڵ سەرۆی فراکسیۆنەکە هەر ئەوە نییە بەڵایی کاک حەکیم ژمارەیەک مامۆستای بەڕێزی خۆشەویست و ئازیز دەنگی ڕاستەقینەی ئەو شەقاوی خەڵکی هەرێمی کوردستان لە سلێمانیەوە هاتنە بەغدا سەرۆکی کۆمار سەرۆکی پەرلەمان جێگوی سەرۆکی پەرلەمان فراکسیۆنەکان لیژنەی مالیە بینیان کۆبوونەوەکانیان زۆر مفیدتر و پڕماناتر بوو لەوانەیە قوبات کە کردی لەبەرەوەی قوبات نێردرا و یعنی احترامان بۆ مۆزەف پێگەی مۆزەف قوبات حسابی مۆزەفێکیشی بۆ نەکراوە لە بەغدایە لەبەرەوەی هیچ قەرارێکی بەدەست نییە هیچ بڕارێکی بەدەست نییە یەک قسە ئەکاتەوە داهاتی نەوتانێنێ یعنی لە بەغدا بەڕوون و بەڕاشکاوی ئەڵێ نەوت داین بەوازحی ئەڵێ نەوتیوە نایە بە هیچ شێوە نەوت نادن کاکە بەڕوونی بەوازحی زەنی ئەڵێ چی لە کۆبوونەوەکانە ئەو هەموو ئەو ئەمسالەکانیان هەر قوبات نییە هەموو ئەوانی تریش بە پارتی و بە یەکێتی و هەموو باڵەکان یەکێتی هاتون ئەڵێ چی یعنی ڕاستەکە لە کوردستان گەندەڵی هەیە بەزای نەوتەکە بەمە دەست قەیس حەسن عەلی یعنی بیەمە دەست هادی عەمری کاکە نەوتی بەسرە بەدەست هادی عەمریەوە نییە نەوتی بەسرە بەدەست قەیس حەسن عەلیەوە نییە مالکی گۆڕا عەبادی گۆڕا ئەیاد عەلاوی گۆڕا جەعفەری گۆڕا ئەم کابرا عەبادی گۆڕا عەبدولمەهدی گۆڕا ئەوەی سە مستەفا کاسبێ نەوت هەر ماوە
نەکەوتە دەست هیچ کەسێ نەعامری بەس نەوتی ئێمە بەدەست بەرزانیوەیە بەس نەوتی ئێمە بەدەست شخصۆیە نەوتی ئەوان بەدەست مؤسسەوەیە بەدەست وەزارەتی نەوتۆیە یعنی لەبەرەوە ئەم جۆرە بیانوانە نەوتەکە بە مەدەستکێ خۆوان بینە دەستکێ خۆتان لەوێ پێگەتان هەیە کۆمپانیەکانتان هەیە گرێبەستان هەیە سەفقاتی ژێبەژێرتان هەیە لیواتان هەیە لەسەر ئەوێ داتان مەزراندووە فەوجتان هەیە کە ئەندای مەجلیسی حکوم بوون ئێستش لەوێ پارە وەرەگرن یعنی ئەم یاریکردنە چییە تەنها لەبەرەوە ئەوەی کە مافی خەڵکە مافی کۆمپانیەکانی ئەوە کەمترتیا مسۆگەرەکرێت نەوتەکە تەسلیم ناکەی لەبەرەوە بەڕاستێکی کاک حەکیم ئەمە بە ڕوون و بەڕاشکاوی هیچ ڕێکەوتنێک نەکراوە هیچ ڕێکەوتنێکیش ناکەن باشە دوای دێن لە ناو پەرلەمانی عێراق چی بەسەردێ بەس سەبارەت بۆ ڕێکەوتنە مادەی 11 ئەگەر بڕگەکانمان بۆشی بکەوەی کە وردەکاری کە سەبارەت بە پشکی هەرێم کە هاتووە چی تێدا وردەکاریەکەی بۆ منە چی تێدا خاڵی باشی تێدا ئەمانە کۆمەڵ خاڵی زۆر باشی ئەمەگەر جێبەجێ بکرێت بۆ هەرێمی کوردستان باسییان خاڵی یەکەمیان ئەمەی باسی تەسوی حساباتەکە تەسوی حساباتی بینی نێوان هەرێم بەغدا لە 2004 تا 2020 لە بینی ڕقابەی مالیەت چاودێری دارایی عراق و چاودێری دارایی هەرێم ئەمە ئەو شتەیە کە چەند ساڵە سوێر و خەڵک داوایەکە بەڵە دووبارە شەبێتەوە لە هەرێمی کوردستان بکرێت ڕێزی مؤسساتی هەرێمی کوردستان ناگرن لەبەرەوەی ئەمە پەنامان برۆتە بەر پەرلەمانی عراق ئەمە چەند ساڵە عراق داوایەکە جێبەجێیان نەکردو ڕێزی مادەی 11 یەکەم مادەی 11 دووهەمیان فەقەرەی ئەیەکەی باسی ئەوەکە کە ئەبێ 250,000 بەرمیل ئەمان لە ڕێگەی عراق بفرۆشن داهاتەکەی نە 250,000 بەرمیل نەوت بفرۆشن نەوت بفرۆشن لە ڕێگەی شەریکەی تەسویقی نەوتی عراق و سۆمەوە دوایەوە مستحقاتی ڕاتوی پێشمەرگەری سانەخە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە پشکی هەرێمی کوردستان ئەدرێ ئەبێ بیش یا حکوومەتی هەرێم خۆی بێ ئیلتیزامەکە کە حکوومەتی هەرێم پێشتر لە چوارچێوەی سیستەمی بەرگری عێراقدا وەزارەتی بەرگری 2019 بەڵێ لە 2019 خرایە سەر وەزارەتی بەرگری بەڵام پارەکە نەدرا دیسانەوە داوا کرابوو چەند جارێکی ئێمەش لەناو پەرلەمانە داوا کرا ئاخر جار کە ئەمە بخرێتە سەر پشکی هەرێم خۆی پارەکە با چونکە ئەوە ڕێکەوتن ناکەن عەدەد نایەن ئیدی ناوی پێشمەرگە نایەن بە وەزارەتی بەرگری عراقی و ناوی هەر بۆ بەرگەیەکی تریش کاکرێت بۆ پێشەوەی خاڵکان ڕوونکەمەوە بۆی بزانی هەرێمی کوردستان بە پێی شاندەکەی هەرێمی کوردستان نزیکەی 700 شتێک یعنی فەرمانبەریان 700,000 فەرمانبەریان هەیە فەرمانبەر ینی موچەخۆری ناڵم فەرمانبەری ئەمنی و مەدەنی بەڵام ئەوەی عراق هەر هینەکەی 2007 وانەیە کاڵە 680,000 هەرەوەیە تیاتی ئەوەندە بۆ هەرێمی کوردستان حساب کراوە لەبەرەوە هیچ خاڵێک لەوانەیە کە قوبات باسیەکە لەناو ئەما جێگەی نەباتەوە خاڵی جیمیان کە باسی گەڕانەوەی داهاتی هەرێمەکات بۆ خەزیێنەی ئیتیحادی لەم خەزیێنەی لە داهاتی ناوخۆ داهاتی خاڵە سنووریەکان ئەوانە هەوی بگەڕێتەوە ئەگەر نەگەڕێتەوە دەپێی ئەوەی کە لە خاڵ یەکەمە هاتۆ دیارەت بەشێک لە داهاتەکەی ئێستەقتەعاتەی لێ بردرێ ئەمە ئەوانە بۆ کە پێشتر سیغەیەکی کۆن بووە کە لە پشکی هەرێم بڕدراوە بەڵام ئەمە لە پەرلەمان تێناپەڕێت بۆ زانیاریتەن بەم شێوازە تێناپەڕێ ئەبێ هەرێم ئیلا نەوت بە خاڵی دووهەم سێهەمیان لە مادەی 11 باز لە ئەوانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی مالیە وەزارەتی مالی 2014ەوە ئەو عیدزە مالیەی تەمانەمە زۆر باشە بۆ هەرێمی کوردستان ئەگەر لەسەر نەوت ڕێبکەون ئەکرێ ئەمانە بەشێکی چارەسەر بکرێت ئەو قەرز و ئیلتیزاماتی لەسەر حکوومەتی هەرێم هەبووە لە 2014 تا 2019 ئەمە لە ماوەی 30 ڕۆژە لە ماوەی 30 ڕۆژ لە دوای دەرچوونی میزانیەوە حکوومەتی عراق و حکوومەتی هەرێم بتوان بە ڕقابەی مالی عراقی وەزارەتی مالی عراقی بتوانن ئیش لەسەرەوە بکەن کە تەسویع حساب بکەن ئەم قەرزانە بەشێکیان حکوومەتی عراقی بیاتەوە بەڵام ئەبێ بەڵگەی هەبێت لە کێ وەرگرتووە بەچی یاسای وەرگرتووە تەواو هیچ یاسای نییە قەرزانی هەرێمی کوردستان یعنی بۆ 4 ملیارد دۆلاریان لە TBI کاک حەکیم یعنی لەگەڵ داوای لێبرنا ئەزمانە بەکارێنن بەڵام بە معنای کەلیمە ئەو ڕۆژەش لە لیژنەی مالیە هەمان قسەی کرد لەگەڵ وەفدی مامۆسایانی ناڕازیە کە بەدزی دزراوە یعنی TBI چیە بڵین TBI بانکێکی فیدراڵی عراقیە کە لە هەرێمی کوردستانە پارەکەی لە بانکی مرکزی عراق داناوە لە فەرعەکەی هەرێمی کوردستان فەرعەکانی سلێمانی و هەولێر کە دایناوە حکوومەتی هەرێم بەبێ پرسی TBI خۆی 4 ملیارد دلار نزیکەی 4 ملیارد دلاری دەرهێناوە یعنی بە معنای کەلیمە بە زەبری هێز و ئەوانە دەرهێناوەتی بە قەرز بەس بانکەکە خۆی ڕازی نەبووە دواتر سەرۆکی بانکەکەش لابرا حەمدیە جافە لابرا و ئێستا مەحاکەمە ئەکرێت پێم وابێ تووشی کێشەی سزن کردووە ئەم قەرزانە هەل ئەکرێ بەڵام ئێوە هەموو بەڵگە بێن ئەو بەڵگانە بێن بەچی یاسای قەرزتان کردووە بۆ کێتان کردووە بۆ چۆنتان سەرف کردووە ئەمەش فەقەرەیەکی گرنگە بێ بەڵام بەعام بەیانات داوای بەیاناتی دیوانی ڕقابەی
عراقی داوای سیرکردنی بەیاناتی فەرمانبەرانەکە ئەو بەیاناتانەی کە هەیە عێراق لە هەرێمی کوردستان تەنها بە ڕقم هەیەی هیچ بەیاناتێکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە عێراق نییە ینی باش و بە خراپ هیچ نییە هیچی نییە نە ئەسلی نە بندیوار لەسەر ئەساسی ئەمە وەزارەتی مالیە تەسویەکە لەگەڵ حکوومەتی هەرێمە لەسەر ئەساسی ئەوەی کە بەیانات و قەرزەکانی و بڕی نەوتی تەسلیم کرا و ئەوانە پێ ئەو لیژنانەی کە مختصن بە ڕێکەوتن لە بینی هەرێم و بەغایە لەسەر حسابی ئەوانە ئەوان دەفعی شەریکاتەکانەکەن ئەو پارەی ئەو شەریکات و ئەو شوێنانی کە التیزامات لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بە قەرز پارەکەی حکوومەتی عێراقی بۆ یەگەڕێنەوە دوای ئەوەی خاڵی چوارەمی دیسان و خاڵی چوارەمیش خاڵێکی گرنگە بۆ مەسەلەی مەسروفاتی ئەوان 350,000 بەرمیل حساب کردووە کە پێما بێ نزیکەی 100 بۆ ناوخۆی 250 نەدەرەوە ئەمانە حکوومەتی هەرێم تەکلیفەکەی حکوومەتی عێراق تەکلیفەکەی گرێتە ئەستۆی خۆی لە هەر لەو پرۆژەیەسەی بۆ جامەژ بگرەوە کری تێچوو گواستنەوە 250,000 لەگەڵ ئەوەی بەڵام ئەمە ئەوەیە کە حکوومەتی عێراقی نردوێتی ئێمە وەکو خۆمان ئەتوانین بەرگری لەمە بکەین لەم خاڵانە بەشێکی زۆری بکەین بەمەرجە دوو بابەت یەکلایی بێتەوە دوو بابەت زۆر گرنگە بۆ ئێمە نەوت داهاتی نەوت نە یعنی تکایە قوبات تاڵەبانی با وەزنە قسە مەتاتیە بێنێ نەوت داهاتی نەوت نە نەوتمانێ ینی حکوومەتی عێراقی نەوتیەوێ 250 یا سیاسەیە وانە بابەتێکی ترە بەڵام نەوتی ئێوە لە ڕێگەی سۆمۆشەوە ئێوە داوای وەکەن مدیرعامێکتان بۆ دانرێ لە سۆمۆیا لە سۆم و دەورتان هەبێت مۆزوعێکی ترە ئەوانە لە یاسای نەوت و خاسابی یەکلای کرێتەوە نەوت تەسلیمی حکوومەتی عێراقی بکەن ئیتر ئەم بیت و بالۆرەیە ناوێ وەڵا مشتریەکان $11 کەمترەوە ئەی چۆن حساباتێک ئەوان تەناق نەیە بەسەریەوە حتا کاک حەکیم لە کۆبوونەوەی ئەم جارە پیاوتون زیاد لە شوێنێک پیاوتون پێشتر حکوومەتی عێراق تۆزە قەلق بوو لەوەی کە التیزاماتی نەوتی هەرێم و قەرزەکانی و هەمووی بگرێتە ئەستۆ یان نەیگرێتە ئەستۆ ئێستا گەشتونتە ئەو قەناعەتەی کە هەموو نەوتی هەرێمی کوردستان وەرگرن بە هەموو کەم و کوڕەکان و کەسراتەکانیەوە وەریگرن خۆیان چارەسەریکەن شەریکاتی قەرزی شەریکاتی زانیاری ئێستا عێراق ئامادەیە بەڵێ بە هەموو نەوتیگرێ بەست بە قەرز بە تێچووی بۆری و کرێی گواستنە هەمووی وەربگرێ بەڵێ ئامادەیە حکوومەتی عێراقی هەر هەمووی وەربگرێ ئیتر داوا لە پەرلەمانتارانی کوردستانەکەم لە میدیاکارانی ناوخۆی کوردستان ئیتر گوێ بۆ هیچ بیت و بالۆرەیەک نەگرن لە تیمەکەی قوبات تاڵەبانی لە حکوومەتی هەرێم مەسەلەن چەند ڕۆژێک لەمە پێشان لە پەرلەمانتاری کوردستان تەلەفۆنیان بۆ کردم کە ئایا عێراق ئامادەیە ئەو پارەی ئەو شەریکاتانەی نازانم لە بەندەری جیهان بە $11 کەمتر زەرەر ئەکەن دوای ئەگەر عێراق بفرۆشی ینی چیرۆکی سەر و سەمەری وا ئەدۆزنەوە کاک حەکیم ئێمە ئەمە نەوتە هەمانە ئەمەش التیزاماتەکانێتی بە قەرز و بە شەریکاتەوە حکوومەتی عێراق بە هەموو کەم و کوڕەکە ئامادەیە وەریگرێ ئامادەیە وەری بگرێ بە مەرجەی خۆی ئیداری بە خۆی بیفرۆشێت ئەسڵەن عێراق لەوانەیە هەر نەینێرێتە دەرەوە نیوەی زیاتی نەنێتە دەرەوە لەبەرەوەی لەگەڵ سۆما خۆی ڕێکەوتنی کردووە کە هەناردەکردنی نەوت کەم کاتەوە بۆیە ئەمە پەیوەندی بە سیادەوە هەیە وەفدی مامۆسایان بە ئەتوان لیان پرسن پێشنیارەکە مامۆسایی ناڕازی پێشنیارەکەم هەندێکیان داوەتکەن بۆ ئێرە و مقابلەیەکەم بکەن مامۆسایی ناڕازی لەوێ بەشدار بوون لەگەڵ حەکیم پێوتون عەمار حەکیم لە لای حەسەن کەعبی جێگری سەرۆکی پەرلەمان لیژنەی مالیە هەمویان ئەم قسەیان پێوتون حکوومەتی عێراقی بە هەموو مکەسراتەکانی نەوت ئامادەیە تەسلیممان کەن با بە کتابێکی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان بینێرە بۆ عێراق بڵێ ئێمە ئامادەین نەوت تەسلیم بکەین بەڵام ئێوە خۆتان لەگەڵ شەریکاتی نەوتی بیانی شەریکاتی کار و ئەم شەریکاتە قاچاقچێتیانی خۆیان نە ئەوانە عقمان نیە بەسەریانەوە بەتەراقی نێ بەسەرەوەنەوە من شەڕبووان ناکەم ئەمانە حکوومەتی عێراق خۆی بڕوا یەکلای بکاتە لەگەڵ ئەم شەریکاتانە یەکلای ئەکاتەوە ئەو بابەتە یەکلایە بێتەوە بەسەری نەوت یان ئەوەیە خۆتان ئەو 250 بدەن و ئەوی تری ئەو پارەی نەوتێکە بۆتان من تو پارەی شەریکاتەکانی لێ بدەن و تووشی ئەو سەرێشەیەمان مەکەن ئەمە ڕوون و واضح و صریح لە هەموو کۆبوونەوەکە پیاوتون یعنی بەبێ ئەمە هیچ ڕێکەوتنێک حکوومەتی هەرێم ناتوانێت بیکە ئێستاوی کە لەم هەر لە پرۆژەیەسەکەش باس هاتووە لە 250,000 ئەگەر تەسلیمی نەکەن ینی وەکو 2019 لێ بەپێی یاسای ئیدارەی مالی مادەی 27 بەرگەی 5 دەڵای گەر 250,000 نەنێرن وەکو 2019 بڵین دوای لێبڕین 320 میلیارە نازام چیان بۆ ئەمە جێبەجێ ناکرێت ناو پەرلەمان یاخۆەوەی کە حکوومەت چی پێ ئەوە تێ ناپەڕێ بەس کاک حەکیم ینی بەڕاستیەکەی ئەوە ئەمانە بەس یانێ فێڵکردن من لە یاسایە ینی لەم بابەتەیە قانونی ئیداری مالیە باسی زەرەرگەیاندنەکە یعنی بۆ سبەینێ پارێزگاری سلێمانی بڕیاریدا بە هەر هۆکارێک بە بێگەڕانەوە بۆ حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادیش بڕیارێکیە بووە هۆی ڕاگررتنی داهاتی خاڵە سنووری باشمەخ داهاتەکە کەمەکات
عراق هەموو کاتە توقعاتی هەیە 50 ملیۆن دلاری لەو خاڵە دەستکەوە بۆ نمونە بۆی ئەو 40 ملیۆن دەستکەوت و 10 ملیۆن لەسەر بودجێ سلێمانی پەرەپێدانی پارێزگاکان بوچەنە بودجێ پەرەپێدانی پارێزگاکان لێ ئەبڕن ئەمە پێی قانون ئیداری مالیە یا نەوتەکە حکوومەتی ئەرێم کێشەی بۆ دروستە بێ لە شوێنەکە کە خۆی سەبەب بوو بێ خۆی هۆکارە کێشە بۆ دروستەکە ناڕێت نەوت بچێتە دەرەوە نەک تۆ نەوتەکە فرۆشت بێ ئەمە بۆ حسێب ناکرێت یاسای ئیداری مالیەوە ناکرێتە تۆ نەوتی تهدیب کرد بێ و تاڵان کاری و کرد بێ لە نەوتا و بە حسابی ئیداری مالیە بتەوێت بە قانونی مادە 27 بتەوێت بەمە پینەیکەی بەو پینە ناکرێت نەوت تەسلیم کە و سەر ئێشە تو خەڵ نەخەڵ توی سەر ئێشەکە نە پەرلەمان توی سەر ئێشەکە چکم تێناپەڕێ تێناپەڕێ هیچ شتێک تێناپەڕێ باش وەکو لۆبی لە ناو پەرلەمان ئێستا بڵێن ئەو کاتە ڕێکەوتن نەبێت کە بڵێن ڕێکەوتن کرا و پشکێرم لە ناو پەرلەمانێک لا بکرێت ئێستا بڵێن جەوی ناو پەرلەمان چۆنە بۆ پشکی هەرێم چۆن ینی ئێوە ناتوانن لۆبیەک بکەن وەکو نوێنەرانی کو یاخود چ کاتێک دەتوانن لۆبیەک بکەن بەوەی کە موچەی فەرمانبەران پارێزراوە بێ ئێستا ئەمڕۆ وتەبێژ حکوومەتی عێراق قسەی کرد کە بودجەکە گەیشتۆتە پەرلەمان ئێمە چەند هەنگاوێکمان گرتوێتە بەر ئەو بەشێکیشی لە بەبێ ئەو ئیلتیزاماتەیە کە ئەو تەفاهوماتانی ناو پەرلەمان دروستمان کرد یەکەم جار ئەم تێگەیشتنە نەبوو لای عێراقەوە کە هەموو نەوتی هەرێم بە هەموو کەسەراتەکانی شەوەری بگرێت باش پێشتر مەسەرەن حکوومەتی عێراق خۆی حساسەتی بە بەرهێنانی نەوتە بوو لە هەرێمی کوردستانە بەڵام توانیوانە ئێمە ئەوە لەو قۆناغە تێپەڕن یعنی بە گفتوگۆکردن و حیواری ناو پەرلەمانە کە حکوومەتی عێراقی بتوانێت بچێتە ژێرباری ئەو شەریکاتیەوە بۆ ئەو بیانیانەی حکوومەتی هەرێم نەمێنێ ژێرباری بەرپرسیارەتەکانی شەریکاتی نەوت بیانەکە نەمێنێ ئێستا هێز عێراقیەکان بۆ ڕازی بوون ئەمە هەنگاوێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە بۆ شەریکاتی پارتیویکێتی نازانم من باسی هەرێمی کوردستان باسی حکوومەتەکەم حەقم نییە لەسەر شەریکاتی ئەوانەوە زەرەر و قازانجی لە چیایە ئەمە گرنگ بووە دوو ئێمە شتێکی ترمان کرد لەگەڵ هاوڕێیانمان لەگەڵ هەم بە هاوبەشی لەگەڵ مامۆستای ناڕازیە کۆکردنەوەی واژوو بوو ئەو کۆکردنەوە واژە و پێوترێ بۆ هەوڵی بە تەوتینکردن یعنی بە نیشتیمانیکردنی موچە کە ڕاستەوخۆ موچە خۆر موچەکەی بچێتە سەر حسابەکەی ئەو ڕۆژەی کە حکوومەتی عێراق بودجێ هەرێمی کوردستان ئەنێرێ یەکسەر پشکی موچە بە ئۆتۆماتیکی بچێتە سەر حسابەکەیان و دیار بێ موظفی حقیقی دیار بێ بانقی هەبێ حساب بانقی هەبێ نەک بتوانێت بەرپرسێک ئامر فەوجێک بە ناوی پێشمەرگەوە موچەی 150 کەس وەربگرێت لە ڕاستیە 30 کەسی هەبێ وەکو چۆن لە ناو حەشدا هەیە ناو پێشمەرگەشە بە هەمان شێوە بندیوارانە هەیە ئەمە ئەوە نایەڵێت ئەمان ڕازی نابن بەوە لەبەرەوە ئەو تاڵانکاریە نامێنێ یعنی بەڵام خوێنمەوە لە سەرەوەی گوایە ئەم پرۆژەی ڕاستەوخۆ گواستنەوەی موچە مردووە لەبەرەوەی کەبێ شێوەیە لە پرۆژه یاسای بودجەی 2021 لە شوێنێک ئاماژەی پێکراوە موچەی فەرمانبەران ڕاستەوخۆ عێراق ئێمە پرۆژەکە نەمردووە لە ڕاستی ئەو بەشێک لەو برادرانە ینی کە اختصاص شتێک اختصاصی خۆیان نەبوو یا خۆیان لە ناو گەمە سیاسیەکەیان نەبوون لانی کەم ئەندامی لیژنەی مالیە بە لە ئێستا باش نییە تصريحات دن لسر اساسي تيجيشنو تفسيراتي شخصي يعني لسر اساسي بلا ما عندك كان ياساناس ياساناس زوريان لا ياسا لا خبز ما علينا واستلناتنا برلمان عندي هم اول عبانه اقوارتكم هم او برادرانا وزور خلقي تريش بداخو بوقسنا راستكاني قباد وشاندي قباد ومسرور برزاني سيل شيوه ئێمە لەوەتی ئەگەین ئەگەر بەو زانەرانەی ئەوان سەریان لێ شێوە بابەتێکی ترە میدیای چاوەشەکاری دەسەڵات سەی لە عالەم شێواندوو هەموو ڕۆژێ خەریکی گاڵتەکردن هەر ئەمڕۆ سەعات کاتژمێر 8 لە کەناڵی ڕوودا و بە ژمارە یعنی بەمەبەست بە ژمارە خەریکی دانانی ژمارەی نادروست و ناڕاستن خەریکی درۆکردن بۆ نمونە ژمارەیەکی دانا گوایە پەرلەمانتار بۆ نمونە یعنی هەر با نمونەیەک پێڵم لە 10 ملیۆن دلار 10 ملیۆن دینار وەرئەگرێ مانگانە موچەی پەرلەمانتار 10 ملیۆن دینار وەرئەگرێ کە حوت و شتێک کەمتریش لە حوت کەمترە نزیکەی 3 ملیۆن لێ بڕێ ئەنجا حوتی ئەمێنێتەوە کە ڕێک هەر هەمووی هەواڵی ناڕاست و دروستە هەر هەمووی ساختەیە هەواڵەکانی بۆیە خەڵک ناحەقی نییە کەسەی لێ شێواوە بەس هەندێک کەس هەندێک هاوڕێ نازانم لەوانەیە بەبەستیان بێ ببنە پەرلەمانتار ئاساییە بەس بۆ ماوەستە نەبێ ڕۆژی خەڵکی تر بشکێنێ باشە بەس دەمانەوێت کە پێیان بڵێ کە ئێستا زیندووە و نەمردووە زیندووە ئەگە زیندووە چییە ئەم پرۆژە بۆ خۆی هەری حکومەت نەبووە ئەم پرۆژەی پەرلەمان بووە هەر لە پەرلەمانە بووە ئەمڕۆ خۆت باسی کرد وتە بێژی حکومەتی عێراقی بودجەکە گەشتە پەرلەمان یعنی ئەمڕۆ گەشتە پەرلەمان ئێمە ساڵی پارنە پێرار 2019 نزیکەی 8 مادەمان ئەو دەربارەی هەرێمی کوردستان بەس لە پەرلەمانە لێگۆڕی بەس لە پەرلەمانە مادەکەمان لێگۆڕی ئەنجە لە ڕاستیە ئەو پرۆژەیە بۆ تەوتینکردنە هیچ بابی زیاد ناکە بۆ حکومەتی عێراقی هیچ بابێکی زیاد ناکە بڵێ ناتوانانی پارە مەسئولیەتی مالی زیاتر بکەیت سەر حکومەتی عێراقی لەلایەن پەرلەمان ناتوانرێ ئەما لە موچەکە ئایا حکومەتی هەرێم بیەتی بە ئارەزی خۆی تەوزیعی کە یا ڕاستەوخۆ بدەوە فەرمانبەران ئێمە
قۆناغێکی ترە کە لە ناو پەرلەمانە لە لیژنەی مالیە فەقەرەیەک زیادکەین تەوان و دەکایی زیاتری ماوە کە نامەوێت سەباسی کەم بۆ تەفاوز ئەوەیە کە ئەو فەقەرەیە کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕێکەوتن بکرێ یان نەکرێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بتوە ڕاستەوخۆ پارەکان لە عێراق وەربگرن و هەر بۆ ئەوەش مفاوەزاتێکی باشمان کردووە گەشتنەوە قۆناغی کۆتایی لەگەڵ بەڕێز ناوسە ئەحمەدی حاجی ڕەشی بۆ کردنەوەی بانقەکانی فیدراڵی لە عێراق کە بریتە لە بانکی ڕەشید و ڕافیدەی لە سلێمانی و هەولێر کە بکرێتەوە بەتایبەتی سەوە خەریکین لە قۆناغی کۆتاییان لە سلێمانیا ئیشی زۆرمان بۆ کردو زیاتر لە ساڵێک و نیوێ کە خەریکی ئەو پرۆژەی بەس ئەمە بەشێکە تەواوکاری ئەم بابەتەیە کە فەرمانبەر لە حکوومەت ڕازیە موچەی فەرمانبەرانی هەرێم ڕاستەوخۆ بچێتە سەرباڵ چونکە زۆری خەڵک دەڵێن ئەوانە تەنانەت بۆ کات کوشتنە و هەندێک زار تۆمەتبارەکەن کە یاریش بە هەست و سۆزی فەرمانبەران دەکەن دەڵێن کارێکی زۆر مەحاڵە بکرێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان نوێنەرانیان هاتنە بەغدا قسەی ئێمەنە بۆیە پێم خۆش ئەو مقابلەکەن قسەی خۆیان لە بەرپرسە سیاسیەکان لە سەرۆکی پەرلەمان لە سەرۆکی لیژنەی مالیە لە جێگری سەرۆکی پەرلەمان گوێبیستی بوون بەڵێ حکوومەتی عێراق ئامادەیە تەوتینی ڕاتبی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ڕاستەخۆ لە بەغاوەری بگرن ڕێکەوتن بکریان نەکرێ ئەوە حکوومەتی عێراق ئامادەیە کێشەکە کەوتە سەر ئەوەی ئایا چۆن لە حکوومەتی هەرێمی وەربگرین ئێمە خەریکی ئەوەین کە سێغەیەک چکم هەنگاوی یەکەمان یاسایە ئیشکالی هەیە حکوومەتی هەرێم بەس ئەوە چکە باسە و کە پێچەوانی دەستوریشە حکوومەت هەرێم ئەگەر ئیشکالەکەی لەسەر ڕوانگە دەستوریەکەیان لەسەر چییە؟ نەوەڵە خەریکی ئەوەن کە ئەوان یانوێ موچە بەبەرداوی بەدەستیانەوە بێت دژی فەرمانبەران بەکاری بێن چۆنیان ویست بە سیاسی بکەن چۆنیان ویست وا بەکاری بێن بندیواریان هەیە کەش بەبێ فەرمانبەریان کردەوە بە کۆی لەوە موچەیە کە هاتووە لە ڕاستیە بەعسیش ئەوەی نەکردەوە ئەوەی بە یەکێتی پارتی کردیانەوە فەرمانبەر بە حیاتی حکوومەتی عێراقی و بەعسی سەدامی ئەوەی بە خەڵک بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان و کورد نەکردەوە لە عێراقا کە بەو شێوە بە کۆی لەکردنە تەنها زیان ئەگەیەنێ بە بندیوارەکانیان و زیان ئەگەیەنێ بە پارتیوکێتی هیچ پەیوەندی بە دەستور و سیادەی هەرێمی کوردستان و قسە بە تاڵانەوە نیە. باش ئینشاءالله پرۆژەکە بەردەوامە بەڵێ پرۆژەکە بەردەوامە و لە مناقەشەی لیژنەی مالیە ئەو فەقەرەیە پشت بەخوای ئێمە ئیچەسپین. سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دواتەگەرم بۆ لای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە باشترین کواڵەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ڕووناکی کامێرا ئاکشن زام چێکی شێف مەحموود هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیرە برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆز یەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێت لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە
تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سەرکەوت ئەگەر حکوومەت هێرێم وەکو ئەگەر ئامادە بێ بە نووسراوێکی فەرمی بۆ پەرلەمانی عێراق بۆ حکوومەتی عێراق بینێت کە ئامادە نەوت تەسلیم کەن ئێوە دەتوانن لە ناو پەرلەمان داکۆکی لە پشک و موچەی فەرمانبەران بکەن بە تەواوەتی بەڵێ ئەگەر حکوومەتی هەرێم بە فەرمی کتابێکی فەرمی بنێرێ هەم بۆ سۆمە و هەم بۆ ئێمەشی بنێرێ لە پەرلەمان کەوان ئامادەن نەوت تەسلیم کەن و حکوومەتی عێراق چووی نەوتەکە بگرێتە ئەستۆ ئێمە ناتوانین دەستکراوەتر بین و شەڕی جدی بکەین بۆی پشکی هەرێمی کوردستان ئەسڵەن زیاتر بکرێ مەسەڵەن داوای زیاتر بکەین لە هەندێک لەو التیزاماتانی کە دانرێ لەو نەفەقاتانەی کە دانرێ بۆ ئیسیسمار بۆ بواری پرۆژەکانی تر بۆ پێشمەرگە زیاد بکرێ بەڵام ئێمە کە نەوتەکەمان بەدەستەوە نەبێت ناتوانین مناقەشە لەسەر شتی ترکەین چونکە لە یعنی پێ دوای بەبێ نەوت لە ناو پەرلەمانی عێراق بەبێ نەوت تەسلیمکردن ناتوانرێت هیچ بڕەپارەی وەکو یاسای قەرزەکە بۆ هەرێم بنێردرێت نەخێر هیچ پارێک بۆ هەرێمی کوردستان نایە و کاتی خۆیان ناکوژن و مەسرفاتێکی زیاترەکەن لە بەغدا لەوە دڵنیایەوە زانێ دڵنیام وڵا لێ دڵنیام هیچ پارێک نایە و وەفدەکە خۆشیان نەزان ئەوان چەندێکە لە بەغان کەوتون بۆ 320 میلیارد 320 میلیاردیان بۆ نایەت بڵێ ئەڵەن داهاتی خاڵە سنوورەکانی شدن نایەت ئێستا تۆ بەتەمای ئەوەی کە 13 تریلیۆن لە ساڵی داهاتووە 13 تریلیۆن نزیکە 13 تریلیۆن بۆ هەرێم دیاری کراوە بێت بۆ هەرێم بەرامبەر بە هیچ نایەت ئێمە ئەڵێن هەنێ پارێزگای تریش هەیە بۆ نمونە مەسەڵەن حوجەیەکەیە کە قسەیەک بوو تا ڕادەیەک هەرنێ لە هەوڕانی ئێمەش بەکاران هێنا کە ئایا ئەگەر پارێزگاری بەسڕە نایاسایی کرد و کێشەی بۆ نەوت دروست کرد خۆی ئەو سزای پارێزگاری بەسڕە ئێن سزای خەڵکی بەسڕە نایەن بەڵام ڕاستە بەڵام من پێت بڵێم بە پێی دەستور ئێمە هەرێمی کوردستانمان دروست کرد بۆی بەرپرسانی کورد بۆ خۆی خۆیان تیاپارێزن پێی دەستور پۆلیسی فدرالی لێرە نییە پێی دەستور جێشی عراقی لێرە بۆی نییە لێرە بێ هیچ هێزێکی ئەمنی عراقی محکەمەی عراقی لێرە نییە هیچ محکەمەیەکی قەزایی اتحادی لێرە نییە لەبەرەوە چۆن سزایی سەرۆکی حکوومەتی هەرێم بە لە چ ڕێگەیەکەوە پەرلەمانەکەی خۆی لە کار کەوتووە هیچ دەورێکی نییە بە کارتکردیانە بە کارتۆنێک دیوانی ڕقابەی مالی هەرێمی کوردستان هیچ نییە جیازێکە بەدەست خۆیانەوە یاری پێکەن نەزاهی هەرێمی کوردستان یاری پێکەن ینی هەموو ئەمانە یاری پێکەن لەبەرەوە تۆ چۆن سزایی مەسرور بەرزانی بکە من خۆم لەگەڵ ئەوام سزای مەسرور بەرزانی بێنە خەڵکی هەرێمی کوردستان بۆیە ئێمە وەکو حاڵەتێکی استراتیژی سەیرەکەین مەسەڵەن ئێمە داوامان وایە وەکو یاسای قەرزەکە مامۆستا ئەحمەد و برادرانمان لە لیژنەی مالی و کاگوشیار و ئەوان زۆر هاواریان کرد کە ئەم یاسای خراپ نییە بەو ڕادەیەش خراپ نییە ڕاستە هەموو ئەو شتانیتیانی ئێمە ئەماویست ئێوەکو خۆمان کە بەرگریمان لێ کرد ئەماویست زمانێکی زیاتر هەبێ بەلانی کەم کاتی شتێک پارە بۆ خەفەرمانبەرانی هەرێم بێت تا ساڵی 2021 ڕێکەوتن بکرێ بەڵام یەکێتی و پارتی هەر لە سەرەتاوە ڕەتیان کرد ئێستا چون هەڵێن ئەمان ئامادەن جێبەجێ بکەین کە بۆیان جێبەجێ ناکرێ بۆیە کاک حەکیم ئێمە تکایان لێەکەین کە تەوتینی ڕەوات موچەی فەرمانبەران وەکو موئامەرە نەبێن لەسەر هەرێمی کوردستان فرسەتێکی گەورەیە هەموو فەرمانبەران ناکەن بەشێکی زۆری فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەن ئەبێتە ئیلتیزام لەسەر حکومەتی عراقی بۆ داهاتوو ئێستا ئەم ساڵ لەسەر نەوتی ڕێکەوتن کەن دواتر لەسەر نەوت ڕێکەوتن نەکەن هەموو فەرمانبەرانی عراق ڕاستەوخۆ بەیاناتیان لە وەزارەتی مالی عراقە
کە ئەو بەیاناتانی هەرێمی چۆ وەزارەتی مالی عێراق خۆ ناتوانێت جای کاتەوە بڵێ مەسەڵەن هەر عملیەکە ناکرێت بەش ئەوەی فەرمانبەری هی هەرێمی کوردستان نەمەیەنێ ئەوەی هینی کەرکووکە بیێنێ یا هی بەسڕێ بێنێ ناکرێت عملیەکە خۆی ناکرێت ئێمە بتوانین ئەمە بکەین بۆ حاڵەتێکی استراتیژی ئەم بارە گرانەی موچە بخەینە سەر شانی حکوومەتی عێراقی دواتر کێبرکێمان هەبێت لەسەر بابەتەکانی تر بەس وتت حکوومەتی هەرێم نەوت تەسلیم ناکە بەڵێ نایکە ئەوت دەتوان چی بکەن بۆ موچە خۆرانە لەناو پرۆژیاسەی بودجێگەر نەوت تەسلیم نەکە خۆشت دەڵێ بەبێ نەوتەکەیت بڕە پارەیەک نانێت ئەوان ئەو بودجێ نانێرنەوەی کە دایان کردو بە 13 تریلیۆن دینار نانێر عراق نانێرێ وەکو بۆ هەرێمی کوردستان لە باشەی هەرێم نەوتەکە ئەوە بڵین هەرێم دەتوانێت چی بکەن ئەوەی ئەمانەوە بیکەین کاک حەکیم ئەمانەوە بیکەین لە ڕووی یاسایی و ئەساسێکی یاسایی دابنین بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەساسێک دابنین دواتر ئەگەر تەمان فەقەرەکە هەر دانرێ بۆ نەوت لە حاڵەتێکە ئەگەلتیزام نەکە کۆمەڵێک ڕێوشۆی تری یاسایی دائەمرێ لەناو بودجەیە کە خەڵکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئێمە بتوانین ڕێکادی یاسایی بەرامبەر بەرپرسانی هەرێم بگرینە بەر یان دەرگا بکرێتەوە بۆ هەندێک لە پارێزگاکان خۆیان بتوانن ئەو کێشەدارایانەی موچەی فەرمانبەران کە هیانە حەلیکەن لەگەڵ بەغداد ڕاستە خۆ لەگەڵ بەغداد کامە تەرحێکە تەرحی قورستریژێتە پێشەوە تەرحی قورستریژ لەسەر هەرێمی کوردستانێتە پێشەوە بۆیە ئێمە لە ئێستەوە ئەیلێن بەبێ ڕادەستکردنی نەوت جارێکی تر ئەیلێمەوە تکایە داهاتی نەوت خۆی ڕادەستکردنەکەی نەوت بە سۆمۆ حکوومەتی هەرێم و پارتی و یەکێتی بە ئەو یاری بە شعوری خەڵک نەکە پێشتر وەزیری داراییش باسی وەکو کە تۆپەکە لە گۆڕپان نوێنەرانی کورد و حکوومەتی عێراقی دەیە ئێستا تۆپەکە لە کوێنی نەوتەکە عێراق بچکە بەرپرسانی هەرێم دەڵێن هەندێکیان نازانێک زانێری باو لە ئاژانسەکانی دەرەوە وایە نەوتەکەیان فرۆشتووە بە پێشەکی پارەکان وەرگرتووە گرێبەسییانەیە لەگەڵ کۆمپانیەکان بۆیە ناتوانن نەوتەکە تەسلیمی عێراق بکەن ئەگەر ئەوان قوبارێکیان کرد بێ شتێکی لە بابەتیان کرد و بابەتێکی جیاوازەوە بێ و کاتە ڕێکاری ئەو بگرێتە بەر کە ئەمانە لە دەسەڵات دوور بخرێنەوە و بەڕاستی بە خیانەتکردن لە فەرمانبەران و هەرێمی کوردستانیش دادگای بکرێنەوە بابەتێکی جیاوازە ئەوان ئێمە هیچی بە دینارێک نایکردین تاوەکو دۆکیومنت و بەڵگەنێتە بەردەستمان بەڵگە بێتە بەردەستمان ئەم نەوتە چی لێ هاتووە کوا پارەکەی لەکوێ لای مستەفا لاخانەیە لای ئاشتی هەورامیە لای ئاواتی مرتەزە لاخانی یا لای ئاواتی شێخ جەنابە یا لای ڕەباس حەملانە لای کانگانە یعنی ئەم یاریکردنە واز لێ بێنن ئەم تۆپەکە لای ئەو تۆپەکە لای تۆپەکە لەکوێ بڵێن تۆپەکە لە سەری میلەتە تەقانیان تۆپی چی هیچ تۆپ لە ساحەیان لە ساحەی کەسان نییە ئەمان ئەگەر وایە و قوماریان کردووە کە بەڕێسەی لێت و نەوتەکان فرۆشت و ئیلتیزامەتەکان کردووە ئەوە بێت لە بەرامبەرەوە دادگای بکرێن ئەبێ یەک بەیەکیان دادگای بکرێن و بەڕاستیەکەی وە خیانەتێکی گەورەیە هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان کردویانە هیچ قسەیەکی تر نابێ بکەین یعنی نابێت کەمان نەوتەکە فرۆشت هاتووە لەسەر چی قسەکەی یعنی تو هاتووە لەسەر چی قسەکەی ئێستاش هەر بۆ زانیاریتان کە نرخی دۆلار دەستکاری کراوە من حەزم کرد لەسەر ئەوەش باش زانیاریەک مامۆستا ئەحمەد و هاوڕێیان لە کاگوشێروان تەسەورەکەم لێت پرسە بێتن باسییان کردووە بۆ بازاڕ و بۆ بازرگانان بۆ هەوڵاتیانی هەرێمی کوردستان لەوە دڵنیا بن ئەو نرخەی کە دانراوە بۆ نرخی دۆلار ناگۆڕێت ئەو نرخە سابتە لە دنیای هەموو وڵاتێک شتێکی هەیە پێڵان بانکی مرکزی بڕیارێکە پەرلەمان ناتوانێت دەستکاریکە ئێمە بۆمان نییە دەستکاری بڕیارەکانی بکەین سەرۆک وەزیر ناتوانێت دەستکاری بڕیارەکە کە وەزیری مالیە ناتوانێت دەستکاری بڕیارەکە ئێستا ئەگەر لە پەرلەمانیش ئەو حاکمی بانکی مرکزی عێراقی لابن کە سیاسەتی نەقدینە لای ئەوە لایبن احتیمالی هەیە دیناری عێراقی وای لێبێ بە 500,000 بە ملیۆنێکیش نەیکڕی لە بەرامبەر 100 دۆلارە ئەوەندە شکست بێتە خوارەوە ئێستا ئەمە بە کۆنتڕۆل هەن ینی بە کۆنتڕۆلی خۆیان کردیان بە 135,000 لە 135,000 نایەتە خوارەوە بەرەوسەرەوە 2030 دەستکاریکردنەوێ بەڵام لە 135,000 نایەتە خوارەوە بە تەمای نەبن نە بازرگانان نە هاوڵاتیان نە هیچ کەسێک ئەمە ثابت کرا حکوومەتی عێراق ئەمەی ثابت کردووە و بانکی مرکزی ثابتی کردووە بەو نرخە ئەفرۆشە لە بازاڕ بەڕوونی لە بەرامبەر ئەگەر ئەمە حسێب بکەین لەو نەوتەی کە حکوومەتی هەرێم ئەیفرۆشێت 420,000 بەرمیل کۆمپانیای سۆمانگی ڕابردووتی 456 زیادی کردووە بەڵێ زیادەکەن 30,000 کەمەکە زیادەکە شتێک زیادەکەن تەمان زیاتریشیکەن حکوومەتی هەرێم لەوەی کە دەستێکەوە تەنها بە پارەی سنوورەکان نە تەنها بە پارەی نەوت تقریبا نزیکەی پارەی موچەخۆران شتێکی کەمە بێ ئەین نزیکەی 180 بۆنەوەی پارەی موچەخۆرانی دەسەکەوێت باش بەبێ لێبڕین یعنی نزیکەی زیادکردنی نرخی دۆلار هەر بەم داهاتی بڕەپارێکی زۆی دەستکەی ڕێژەکەی دیاری کرا حکوومەتی هەرێم باسی حدودی 80 میلیارد 100 میلیارد دینار دەکرا وەکوداتەکەی ئێستا تقریبا نزیکەی 700 بۆ 800 میلیارد دینار تقریبا داهاتیانەوێت بە دینار
بە دینار داهاتی هەرێمی حکوومەتی هەرێمە بێ بێ خاڵس نورەکان بەس نەوتەکە خاڵس نووریەکان بۆیە هەرێمی کوردستان لە باشترین حاڵەتە ئەگەر بیانێ مەسەن ئەگەر ڕێکەوتنیش نەکە مەسەرەن بیانێ واز لە باسیەوە ناکەم کە لە کێوە دزی و فزیتیاکرێ و لە کێوە پارە بن و ئەو لە بۆ شەریکاتەکان ڕوە لە خراپترین حاڵەتە ئەوان ئەتوانن وەکو ئەو یاسای باجی عراق جێبەجێ بکەن فەرمانبەرانی ئاستی خوارەوە لە 500,000 بۆ خوارەوە هیچی لێ نەبڕدرێ لەوە بۆ سەرەوە بە ڕێژەی لە 102 موچەکان لێ بڕێ هەموو کاتێک لە 30 ڕۆژارێک موچەی خۆیان بن ئەمە بەپێی ئەو نرخی کە ئێستا دۆلار هەیەی بەڵام ئەمانە سابت نین کاکاکیم ناتوانێت هەرێمێک لە دنیاە ناتوانێن سیاسەتی دارایی و ئابووری خۆی کۆنتترۆلکە بەبێ بوونی دەوڵەتێکی مرکزی ئەترافیەکراو لەبەرەوە ئەو قەرزەکات ئەتوانێت عجزەکەی پێچارە سەرکات هی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو قەرزانە بکە بۆیە لە هەموو حاڵەتێکە پلانەکەی ئەوان ئەوەیە ئەگەر هاتوو تەوانەوە مەسروور بەرزانی خۆی ناچێەوە بەغا دەستی لێشتووە لەوەی کە ڕێکەوت نەکرێت لەگەڵ بەخا و وەکو من و تۆی زانێت کە ڕێکەوتن ناکرێت دەست نەبیکات بەڵێ ناچێ و ئەوێ نەشیکە ینی بۆ دوای ئەو شاندە شکست ئەهێنێ لە هەولێر ئەوان بەتەمان لە ڕێگەی ئەو یاسایی ناوە یاسای چاکسازی بەپێ ئەو پارەی کە لە بەردەستیان جان عیبارەتە بەکارێن بەپێ ئەو پارەی کە لە بەردەستمانایە بەتەمان بە ڕسمی بوچێ خۆرانی هەرێمی کوردستان بکەن بە نیوە زانیاریە بەتەمان بیکەن بەنیوە تقریبا ئەوان ئەڵێن ینی موچە خۆرانی خوارەوە کەمتر بەڵام بە عامە ئیکەن بەنیوە بە گشتی ئیکەن بەنیوە نیوە شتێک کەمتر زیاتر لەو بینەیانی ئەیکەن بەنیوە و بە حسابی خۆیان بە قسەی خۆیان ئەوان لە با بڵێن ئەتوانن 30 ڕۆژارێک موچە بن 30 ڕۆژارێک موچە بە لێ بڕین لە 121 شۆ دەگاتە 2 مانگە و کاتێک لە عێراق ڕێک نەکەون ئەوان ئەڵێن بەوەی خۆیانەوە بەوەی خۆیان بە حساب ئەوەی ئینەکەی خۆیانە حساب و کتابەکەی خۆیانە کاک حەکیم ئەمە هەموو جارێ ئەم قمارە ئەکەن ئەوان حسابی ڕۆژ ئەکەن ڕۆژ ئێستا 40 دلار 45 دلار تا 50 دلار نەوت ڕۆژتۆنی تا هەموو جارەوان دەڵێن لە نەوتەکە وەزارەتی دارایی حدودی 300 میلیارد 270 میلیارد دیناری بەس ئەوەندەی لە نەوتەکە بۆ دەمێنێتەوە ینی لە کۆی 600 میلیارد کەمتر بڵین لە 140 لە 130 پارەی نەوتەکەی بۆ دەمێنێت ئەوان ئێستا ئەوان نزیکەی 800 و شتێک قسوور هینێکیان پێویستە 800 ئەوەندە میلیاریان پێویستە بۆ بوچە ئەوان بەتەمان بیکەن بەنیوە یعنی یەک خەتی لێبەر بیکەن بەنیوە نزیکەی بە 450 میلیارد حەلیکەن موچەی هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەو بەتەمان ینی ئامادەنی بن دیوارەکان بسڕنەوە بە هیچ شێوە ئەو بایەمەتوشتە هەمووی بنەمای نییە ئەو داتانەی کە قوباتە لە هەمومانیاوە بە عێراق و هی فەرمانبەران و هیچ بنەمای نییە ئەسڵ و ئەساسی نیە بە زانیاریتان هیچی ڕاست نییە یعنیش بە یەک فەرمانبەر لە هەرێمی کوردستانە داتای فەرمیەکەی ئەوەی کە فەرمانبەری هەرێمی کورد نەکردی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کاک حەکیم هی دایرە فێدراڵەکانی هەرێمی کوردستان مەعادا پاسەوانی سنوور و گومرگ نەبێ ئەوانەش بەلەفەکانە لە بەغدانیە داهاتەکەیان ناگەڕێتەوە بەغا داهاتی ئەو فەرمانگانە پاسپۆرت ئەوانە هیچی ناگەڕێتەوە بەغا هەرچی ناگەڕێتەوە لە کاتێکا موچەکەشیان لەسەر بەخایە لەبەرەوە ئەوە نییە ئەو زانیاریانە هیچی بنەمای نییە ئەو قسانەی کە حکوومەتی هەرێمێکا تکایە لە هاوڵاتیانەکەم لە ڕۆژنامەنووسانیش دەبڵچێکی بکەنەوە لەگەڵ برادرانی تردا چونکم ڕاست نییە و زانیاریانە باش ئێستا بژاردەی حکوومەتی هەرێم ئەگەر پێ دوای لەگەڵ بەڵانێکن بەنیوە بەڵدارە ناکەون خۆیان ئامادە کردو بۆ ئەوی موچە بکەن بەنیوە بە حسابی خۆیان 30 ڕۆژارێ بمانە درێ بە حسابی خۆیان 30 ڕۆژارێ بمانە درێ بەڵام دەگەر موچە بکەن بەنیوە و ئێستا نرخی دۆلار بەرز بۆتەوە پێ بۆ نمونە لە 120 موچەی فەرمانبەران بەناڕاستە خۆ کەم دەکات لەبەرەوەی کە نرخیشتومەک لە بازارە گران بووە ئەو کاتە ینی بۆ نمونە کاک حەکیم ئینێکی حسابی بکەین ئەگەر فەرمانبەرێک ملیۆنێک دیناری لە هەرێمی کوردستان وەرگرت بێت مانگی ئەمان بەنیازی ئەوەن یعنی بەوەی لە مخەسەتەکەی لا ئەبین و ینی هەرچۆیان بە فرتوفەری تیاکەن ئەیکەنە 500 بۆ 600 بۆ 600 ینی ئا لەو بینە ینی شتێک بەپێی ڕێنێک نەگەکۆی عێراق 102 لێ ببڕن ئەمە ئەم 500 بۆ 600 جاران ملیۆنەکە بە چەندێک بوو ملیۆنەکە بە دلار بگۆڕایەتەوە 800 دلار بوو وانە 800 دلار ئەمە بەهای ملیۆنەکە بوو 800 دلار و شتێک بوو بەهای ملیۆنێک ئی موچە ئێستا کە تۆ کردوتە بە نیوەی ئەوە چەندێکی کرد 400 دلاریە کرد ئەگەر موچە خۆرێک جاران 800 وەرگرت بێت 400 دلاریە کرد بە دلار بەڵام ئێستا 500,000 چەندەکە ئەکاتە نزیکەی 300 دلار و شتێکانی 300 دلار و تقریبا نازانم 20 دلاریەکە یعنی ئەمە دیسانەوە لەو لە 150 کە هەرێم لێ بڕیوە لێوەشەوە تقریبا نزیکەی 120 تیشی لێ بڕێ ئەتە فەرمانبەری 20 بۆ 15 لێ بڕێ فەرمانبەری هەرێمی کوردستان یعنی نزیکەی بە فعلی ئەگەر لە 30 ڕۆژدارەکەشە بەپێ ئەو پلانی مەسروور بەرزانی بێ
بە فعلی نزیکەی 140 موچەکەی وەرئەگرێ بە هەموو حاڵەتێکە 140 موچەکەی نەک 140 لێ ببڕێ یعنی لەبەرەوەی نرخی دۆلار لە 160 لێ دەبڕێ بەڵێ لە 160 باشە کاتم زۆر کەمەوە بەس سەبارەت بە و ئێستا خوێندنەوەی زۆر دەکرێت بۆی کە موچە خۆرانیش لێرە بڵێن پاسایی بۆ بهێنرێتەوە دەڵێن لە عێراق بۆنم لە عێراقیش باچ خراوتە سەر موچەی فەرمانبەران بە کورتی بەس ئەو باچ خرانە سەر لە 750,000 و دەست پێ دەکات بۆنم لە 750 لە سەدا سێ 25,000 یان لێەوە دەست پێ دەکات لە خوارەوە نییە نان ئەوەی فەرمانبەرانی عراق ئەوەی کار کەسی 500,000 بۆ خوارەوە هەبێت نایگرێتەوە باز نایگرێتەوە باجەکەش کەمە هەتا وەکو تقریبا ملیۆنێکیش بێت تۆ نزیکی 50,000 تا ملیۆنێکیش موچەت هەبێت مانگی ملیۆنێکە بێت نزیکی 50,000 ئەوە ئاسایە حکومەت فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوە قبوڵەکەن و ئەوە پەرلەمانی عێراق جێبەجێ دەکرێتەوەش بەڵەوە جێبەجێکرێت پێ دوای جێبەجێ بەڵە جێبەجێکرد نزیکی 1 تریلیۆن دینار ئەگەڕێتەوە بۆ حکومەتی عراقی کە لەم دۆخی ئێستا ضرورە یعنی بۆ دۆخی ئێستا عراقەوە تەحملەکە باش بەس ئێستا بادووا پرسیارم زۆر وەکو دەڵێن ئابووری عێراق دارماوە بەس ئێوە بۆچی داوا دەکەن عێراق نەوت تەسلیم کاتەوە چونکە سەرندەی پەرلەمانتاری عێراق بە تایبەتی ساڵانە ئابووری عێراق لە بەردەم دارماندێ بەڵێ کاک حەکیم لە عێراق لە 2000 تقریبا حوتوانەوە دۆخی ئابوورەکەی بەنا ئاسایی بەڕێوەچێ و فەرمانبەری زۆری تاعینەکە و چاکسازی نەکردووە ئێستا یەکێک لەو هەنگاوە گرنگانە بریتێ لەوەی لەبەر عێراق دەوڵەتە نرخی دۆلار و دینار دەستکاریەکە بەشێک لە کێشەکەی پێچارە سەرەکە نەوتی زیاتر ئەنێرێتە دەرەوە پارەکەی ڕاستەخۆیێتە دەست عێراق پێشێکی توانێت بیفرۆشە دیسانەوە پارە بێتە دەست توانێت قەرزینە دەوڵەتی بکات دیسانەوە پارە بێتە بەردەستی هەرێمی کوردستان هیچ کاتی ئەمان ناتوانێت بکات توانێت پارە تەبعکە پارە بێتە بەردەستی خەزیێنەی هەیە پارە بێتە بەردەستی با مستەقبەل و چارەنووسمان بەیەکەوە بێت بۆ عێراق ئێمە نەهامەتیمان زۆر لە عێراق بینیوە نەکبەتیمان زۆر لە عێراق بینەوە با لە خێر و بێرەکەیە بەشدار بین هەمومان نەک بن دوو بنە ماڵە ببن بە ملیاردێر و سەرۆکی سامانیان وڵاتە بۆ ئەوان بێ بۆ هەمومان بێ عێراق چۆن بوو دۆخی هەرێمی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمان دۆخیان هەبێت کە من تەکیدم هەموو فەرمانبەرێکی هەرێمی کوردستان بەوەی عێراق ڕازیە کە لە 2 تا 3 تا 4 موچەکەی ببڕێت لە بەرڕاکانی وەکو ئێمەش 130 و 140 موچەکەمان ببڕێت زۆر پێ ڕازین و هیچ کێشێکمان لێ سپاس بۆ شەمسەدین نای پەرلەمانی عێراق لەگەڵمان سپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ دەستان خۆش